سلام علیکم هاڕە هیوادام تەندروستان باش بێ بەڕاستی زۆر دڵخۆشم کە توانیم تۆلێک دروستکەم بۆی هەموو ڤیدیۆ ئینگلیزی و عارەبی و فەڕەنسیەکان وەرجێن بۆ سە زمانی کوردی ئێستا من ئەو ئەمرازەم دروست کردووە باشە ئەو ئەکستێشنە تۆ دەتوانین لەو ڕێگای ڤیدیۆکانی یوتیوب بە زمانی کوردی جێبدەین نمون ئێستا زمانی کوردی تێدایە زمانی کوردی کرمانسی تێدایە عەرەبی ئینگلیزی تورکی فارسی ئەڵمانی فەڕەنسی ئیسپانی و ڕووسیشی تێدایە ئینشاڵڵا بەرەبەرە پەرەی پێدەدەم ئەو تووڵە لەلایەن خودی خۆمەوە دروستکرا ئەوەتە دەتوانن لێکوانە جۆینی چەناڵەکەشم بکەن باشە لێکوانە پۆڵا سکیوریتی تۆ دەتوانن لێکوانە ئەوکە داگریت و لە تەلەگرام لەگەڵمان بی بەڕاستی زۆر مادووکەر بوو هیوادارم سوودی بۆی هەبێسە بوونم لە چۆن کار پێ دەکرێت ئینشاڵڵا فایلەکەشتان لۆ دادەنێم سەرەتا تۆ ئەمە زیاد دەکەیت چۆن سەرەتا چیە بەشی ئەو ئەکستێشنە ئەو ئەکستێشنە ئەجە لە هەر شوێنێکە بی لە گۆگڵ باشە بەخۆی خودی خۆ گۆ لە براوسەرەکان لە دوای مۆد دیڤلۆپە دادەکەن باشە دیڤلۆپەر مۆد باشە ئەمە دادەگریسێنی دوایە دەچی ئەم باشە لۆد ئەنپوت باشە لێکوانە ئەو فایلەکەی من کە پێت ئەڵێم بوو منە ئەو فایلە هەڵدەبژێری کە هەڵبژار سلێکە دادەگری ئێستا بە سەرکەوتوانە زیاد بوو باشە ئەسە بە سەرکەوتانە زیاد بوو دێ ئێرکوانە لێکوانە ئەوە زیاد نەبووە باشە لێکوان ئەوان نیە تۆ سەرەتا ئەمە دادەگری باشە ئەم ئەو پینە پێدێن پین بە ئینگلیزی تۆ ئەم پێدن دەزوو لەو شتانە ئەوەی دادەگری دوای ئەوە بەخۆی ئەمە ئەوایە ئۆفە باشە تۆ ئۆنی دەکەی و لەسەر زمانی شیرنی کوردی دادەنێی باشە کە لەسەر زمانی کوردی دانا ئێستا تۆ دەتوانی بە سەرکەوتوانە کاری پێ بکەیت با سەیری بکەم زان ئایا کار دەکە و یەک شتی تریش ئەمە سبتایتڵە باشە ئەمەش دادەین ئەو کاپشنە و کاپشنش داگرن باشە ئێستا Let's talk about the essential skills you need to land your first cybersecurity job. We'll look at the main areas you should study, which certificates can help. ئێستا بە سەرکەوتوانە تۆ دەتوانی جێبگری زۆر بە ئاسانی و سێکە لێکوانە کرمانجی کوردیش تێدا زمانی شیرنی And کوردی how long each step might take. If you can put in 3 to 5 hours of study. بۆ زیاتر لە 10 زمان زیاترە من ئینشاڵڵا بەرەبەرە پەرش پێدەدەم بۆی کەوە ئەوە بکەم ئەمە بۆچی ئەوم دروست کرد بەڕاستی خودی خۆم ڕۆژانە جاروایە زمانی فارسی بوو جاروایە هەندە شتیا تێناگەی جا حەزم کرد ئەوڕۆ بەڕاستی ینی ساعاتێک نییە دروستم کردیا و ئەو تووڵە زۆر لە مێژە خەریکیمە ئەلحەمدولیللا تازە دەمەکەتەوە بووە بەڵام ئینشاڵڵا ڕۆژانەش پەرەی پێدەدەم ئەگەر بووم لە پێشنیارێکتان شتێکتان هەیە پێم بکە ئینشاڵڵا زیادی دەکەم و ئەگە هەر کەسێک بووم لە بۆ برادەرەکانتان بنێن بۆ هاوڕێکانم با ئینشاڵڵا ئەوانی سوود ببینن بەڕاستی متولکی زۆر سادە و ئاسانیشە ئەگە هەر بە ڕێزێک پێشنیارە شتێک شیە من لە خەزمەتی دام هەتاکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ ئینشاڵڵا ڤیدیۆش سوودی بۆ ئێوە دەبێت تاکو ڤیدیۆکی تر خواتان لەگەڵ